لا ڕوبەڕووبوونەوەی مەفرەزەیەکی ئاسایشی قەرانگیر و دوو چەکداری داعش لە سنووری پارێزگای کەرکووک کارمەندێکی ئاسایش بە ناوی جوامێر عەزیز گیانی لەدەستدا و کارمەندێکی دیکە بریندار بوو. هاوکات داعشێک کوژرا و ئەوی دیکەشیان بە برینداری دەستگیر کرا. کە سوکاری کارمەندەکەی ئاسایش داوا دەکەن بۆ دووبارە نەبوونەوەی ڕووداوی هاوشێوە بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق پڕ بکرێتەوە. دیارە کاکەم جوامێر وەکو کارمەندێکی ئاسایش سەرلەبانی ئەمڕۆ هەواڵم پێدرا چەند چەکدارێکی داعش هاتوون بە مەبەستی پێداویستی کڕین و بە مەبەستی زانیاری کۆکردنەوە و لە سنووری ناحێکەمان لەگەڵ مەفرەزێکی ئاسایشە ڕۆشتبوون بۆ ڕوبەڕووبوونەوەیان بۆ دەستگیرکردنیان پێش ئەوەی کە ئەمان بگەنە شوێنی مەبەست ئەوان دیار بوو نازم زانیاریان پێگەیشت بوو یان شتێ لەو بابەتە ینی پێشەوەی ئەمان لە میگزمینەکەدا بەزن و بێنە دەسا یەکێ لە چەکدارەکانی داعش هاتبوو دەستیانە دەستڕێشی لیان کردبوو دانێکشی پشتێنی بەس بوو بۆ خۆتەقانەوە حاضر بوو بەڵام خۆشبەختانێکی لە کارمەندەکان هاتبوو دەسا ئەو دانیانی کوشتبوو کە هاتبوو دەسا ئەوەی ترش بە برینداری هاتە بۆ خۆی تەقێنێتەوە بە برینداری گیراوە. وڵات داواکاریمە وەکو کە سوکاری کاکەم جوامێر کە شەید بووە بەڕاستی ئەم سنوورە بۆشایەکی ئەمنی زۆری تیا ینی ڕۆژانە ئەبینین ئەبیستین چەکدارەکانی داعش بەم سنووری قەرەنجیر و ئەچێتەوە کەرکووک و بان لای جەوڵبۆرەوە ینی بەڕاستی هینیان زیاد بوو چالاکییان زیاد بۆ هاتن و ڕۆشنیان بە ئاشکرا بە شەوان دێنە ناو ئاوەدانەکانەوە ئەشیاکردن پێداویستیەکردن داواکارین لە هەردوو لاسی لە حکومەتی ناوەنچ لە حکومەتی خۆمان هاوکار بن بۆ نەهێشتن و دووبارە بوونەوەی ئەم کارە ساتە. لای خۆیەوە بەڕێوەبەری ناحەی قەرەهەنجیر وێڕای نیگەرانی لە ڕووداوەکە ڕاشی گەیاندە و ڕووداوە لە ناحەی قەرەهەنجیر جێگای نیگەرانیە چونکە یەکێکە لە ناوچە پڕ ئارام و پڕ ئاسایشەکانی سنوورەکە. و ئێمە لێکۆڵینەوەیەکی ورد لەو بابەتاکەین و دەبێ ئەوەش بزانرێت کە ئەم داعشانە لە کوێوە هاتوونەتە ئێرە بۆیە ناتوانم ئێستا بە وردی لەسەر ئەو بابەتە باسی بکەم هەتاکو لێکۆڵینەوە یەکەم جارە بابەتێکی لەو شێوەیە ڕووبدا بۆیە من ناڵێم ناوچەکەمان لە مەترسیانیە چونکە هەموو خەڵکی قەرەهەنجیر و هەموو سنوورەکە بە گوندەکانیشەوە خۆیان بۆ خۆیان پێشمەرگەیەک و چاودێرێکی زۆر باشن بۆ بارودۆخەکە. ناحەی قەرەهەنجیر وێڕای پۆلیس و دەستگای ئەمنی فیدراڵی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و هێزە تایبەتەکانی هەرێمیشی لێیە بۆیە ڕوودانی کردەوەیەکی لەو جۆرە بووەتە جێگەی نیگەرانی و لێکۆڵینەوەی ورد لەسەر هاتوون و شوێنێ و چەکدارانە بۆ ئەو سنوورە دەستی پێکردووە. چیانوری کەناڵی پەیام ناحەی قەرەهەنجیر.